لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆمەوە کەرکووک بە ڕەوشێکی نازێژیری سیاسی ویداری ئەمنیدا تێپەر دەبێت. بە بڕای چاودێرانی سیاسی شارەکە کاتیەوە هاتووە هەنگاوەکانی کورد واسایکردنەوە ڕەوشی کەرکووک چڕ بکرێنەوە. بەڕای من پەلەکردنێک پێویستە لە یەخستنەوەی نێوماڵی کوردستانی بەتایبەت لە هەلومەرجێکی وەک ئێستادا کە ئێمە بەرەو هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان دەڕۆین لە کاتێکدا هێشتا سەبارەت بە ئاساییکردنەوەی کەرکووک هەنگاوی کردداری نەنراوە. ئەوەی کە کراوە لە ئاسی تمۆح و پێداویستەکانی شەقامی کەرکووک نییە، بە گوێرەی دڵ و خواستی پێکهاتەی کەرکووک بەتایبەت کورد نییە. بۆیە ئەرکی حزب و لایەنە سیاسیەکانە بەرژەوەندی حزبی و بەرژەوەندە شخصیەکان وەلانێن چاو لە داهاتووی کەرکووک و ناوچە کوردستانیەکان بکەن. ئەندامێکی لێژنەی دانوستانکاری یەکێتی ئەمەژە بە پێویستی ئاسایکردنەوە ڕەوشی کەرکووک دەکات و ڕای دەگەیەنێت پێویستە وەک دەستپێک نێوماڵی کورد پتەو بکرێت. کورد سەرەتا بێ نێوماڵی خۆی ڕێخات، واتە دانوستانەکان و ڕێکوتنەکان لە بین کوردایە، پاشان لەگەڵ پێکاتەکانی ترا، چونکە ئەم شارە مەحکومە. هیچ لایەنێک بە تەنها نە کورد نە تورکمان نە عەرەب هەرچەندی هێزەکەی جەبەروت بێ ناتوانێت بە تەنیا حکمی ئەم شارە بکە. ئەم شارە مەحکومە بەوەی کە نیشتیمانی هەمووانە و هەمووان پێکەوە بە شەراکەت بەڕێوەی برن. من دڵنیام لە دوا قۆناغەکانە کورد لە نێوان خۆیان ئەگەنە سیغەیەکی ڕێکەوتن بە تایبەتی لەسەر کەرکووک کە پایتەختی ناوچە دابڕێنراوەکانە وا ڕێگە چارەی تر نییە لە بەروی پەیوەندەکە مەسەلەکە پەیوەندی بە مەسەلەی خەڵک و نیشتیمانەوە هەیە. لێپرساوێکی مەڵبەندی کەرکووکی کێتیش دەڵێت ئاسایکردنەوە ڕەوشی کەرکووک پێویستی بە نیازپاکی هەموو لایەنەکان هەیە. ئەمە چەند جارێک کۆبنەوەکەن و گوایە سەردانەکەن و لژنەدانن وانە تا ئێستا هیچ شتێکی مەلموس نییە بۆەوە بەداخەوە گەراوها بڕا من پێم وایە وەزعی کەرکووک خراپترە بێتوانە. من ناڵێم مەسەلەن یەکێتی بەرپرسیار نییە، یەکێتی بەرپرسیارە، بەڵامەوەی کەیشەکان دواخا پارتی دموکراتی کوردستانە پێش جەژنە گوایە دوای جەژناواکەن هەر جاری ئانی قسەیەکەن بۆ خەڵکە. من پێم وایە ئەگەر ئەوان ڕێکەوتنیێکیان کردە لەسەر وەرەقە بەڵام وەکو جێبەجێکردن وەکو تەطبیق تا ئێستا هیچ نەکراوە. بە پێو ڕێکەوتنە سیاسیەی کە لە نێوان یەکێتی و پارتی کراوە پێویست بوو هاوتەریب لەگەڵ پێکێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا هەنگاوەکانی ئاسایکردنەوە ڕەوشی کەرکووک دەستی پێ بکرایە. چاودێران هەنگاو عەمەلیەکان بۆ ئاسایکردنەوە ڕەوشی کەرکووک بە سست و لاواز ناو دەبەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.